السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باوكي هدي برا شيرينكم يا ربي خويا راضي بما مفجان. أجمعين إن شاء الله برا خوش يستكم. ما مفجان دو برسياري بشوك ما لخدمتا برسياري كم لخزمة عزيزم. لسر زور برزي ما مفجان برسياري كم لسر جنمارة برينا يا لسر مذهبي شافعين جن لسر مذهبي حنفي مارة أبرية أما هو كاركي شيء بزحمة أجروني كيتو برسياري دو مشم آخر لسر بوشي منالي. على بالي الشاهد كانوا بس تجاوبوا درون دكاموا. بله ما مفجان خوالي راضي بيا خوا برسياري دو مشم لسر منالي تعذبو منالي صلاة الان حوتم لموضوع حوتما ام حوتما لتشلم روجا بو اكيد اي حوتم سنته يان فرضه بكري خيركي تشي بو او مناله يان بو او داكو باوغا اي اگر نكري گناحكي تشي اگر اكيد تشي جورا اجل اگر كري بزحمه اگر روجا ما بوكي ما مفاجان بسر چاوان باوكي هدي دست خوش باو برسياركات خوي غير سلامتانكا. خوالي راضي ما مفاجان. أجمعين إن شاء الله لقل توش هم مسلمان زور سباس. باوكي هدي وكو دوا بيواندي لسرج المالبرين يا مشافعي مسبين فعلا بلام هندي جادلن لا الشافعية كان رحمتي خوان لي بالشاهد كان ولأمر أفراد أجر عدالتي تواونا ب أو بالشاهد ناشية ويدلن لا أبو حنيفة وزاناني ترفرميانا أجر شاهد كان فاسقيج بن واتا گوناهی کبیران یا بەڵام لەسەر گوناهی سەغیرە بەردەوام بوون و ئێمە مامۆستای ئاینی حاکم نازانە داخۆ ئەم شاهیدە عادلە فاسقە چییە قولی ئەو عولەمایانە لەسەر مەسەبی ئەبوو حەنیفە و زانایانی تر ئەگەر شاهیدەکان دادپەروەریش نەبن عادلیش نەبن ئەو شاهیدی هەر دروستە بەڵام بڕواتان هەبێ ئەم شێر و ڕێوێشی یەکجار ناوێ حرمەتم هەیە بۆ جەنابی ئیمامی شافعی سەرمەسەبی ئەمەی میلەتی کورد و ئیمام ئەبوو حەنیفە و هەموو زانایانی پایەبەرزی ئیسلام ژنمارەکردن بوونی باوکی کچەکە بوونی کچەکە ڕەزامەندی دڵی خۆی بوونی کوڕێکی ڕێکوپێکی دینداری بەڕەوەش بوونی دوو شایدی پیاوی بەڕێزی وەکو جەنابتان کە ئەهلی مزگەوت بن و الحەمدولله ئەهلی نادی و قومارخانە و ئەو شتانە نەبن ئەو ژنمارەکردنا ئینکاح و تەزویج و دەستخستنە ناو دەستە و قبوڵکردنی ئەو مارەیە و مارەی دیاریکراوێک هەبێ و تەواو بڕایەوە یعنی زۆر ئاسانە هەمووی 4-5 کەلیمە منە کاتانی چوومە ژنمارەکردن هیچ کاتێ 5 دقە 6 دقەم پێ نەچووە هەشە بە نیو سعات لێ نابێتەوە کەوە لێ حاڵی نەبوو بەداخەوە خی پەروەردگار دینی خۆی ئاسان کردووە منداڵ ئیتازەبوو حوتم لە چەند ڕۆژا دەکرێت لە ڕۆژی حوتەمەوە دەست پێ دەکرێت لە حوتەما بۆ نەکرا لە چواردەدا لە چواردەدا بۆ نەکرا لە 21 لە 21 نەکرا لە مانگی داهاتوودا منداڵەکە گەورە بوو هەر بۆی دەکرێت ژنی هێنا هەر بۆی دەکرێت باوکو دایک مردم مناڵ زانی من زانی باوکو دایکم حوتمیان بۆ نەکردم ئێستا دروستە حوتم بۆ خۆم بکەم خێرێکە هەر نابڕێتەوە واجبە یان سونەتە نەخێر واجب نییە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دایک و باوکە ئەجر و پاداشتی تەواویان دەگاتێەوە ئەو منداڵە بە ئیزنی خوا ساڵح دەبێت کە حوتمی بۆ دەکرێت واگەر بە منداڵی بمرێ شەفاعەت بۆ دایک و باوکی دەکات لە قیامەتدا حیوانەکە چۆن بێ بەڕێزان ئەو حیوانە پێویستە عینی حیوانی قوربانی بێ هەرچی عیب و کەم و کوڕی بێ نابێت تێیدا بێ ئەگەر مەڕ بێ واتە جنسی حیوانی سپی لە مەڕ بەرخێکی 6 مانگ بەرەو ژوور کە بەرگنەکەی بوو بێ بەخوری ئاژەڵی سپی لە مەڕە لە 6 مانگ بەرەو ژوور دروستە بەڵام باش وایە ساڵێکی تەواو کردبێ ئەگە بزن بێ لای ئەبوو حەنیفە ساڵێکی تەواو کردبێ لای مەسەبی شافعی ڕەحمەتی خوای لێبێ بزن وا باشە 2 ساڵی تەواو کردبێ ئەگەر ڕەشە وڵاغ بێ بۆ 7 منداڵ بکرێت دەبێ و ڕەشە وڵاغەکە گۆلکەکە 2 ساڵی تەواو کردبێ عینی حیوانی قوربانی نابێ شەل بێ نابێت کوێر بێ نابێت گوێی لێ کرابێتەوە نابێت دووجی بڕابێ نابێت بالوکەی زۆری پێوە بێ نابێت دانی زۆری کەوت بێ نابێت لەڕ و لاواز بێ نابێت شەو کوێر بێ نابێت چاوێکی دەرهاتە بێ ئیتر ئەمانە هەموو کاملی ئەوساف بێ ئەم جارەکانە بۆ حوتم دەشێوەکو قوربانی عەرزم کردی لە 6 مانگ بەرەو ژوور لە حیوانی سپی لە مەڕە لە 2 ساڵ لە بزنە 3 قوربانی بینی بێتە 2 ساڵ گۆلێکێکیش دەکرێت بە حوتم بۆ 7 منداڵیان بەشێکی قوربانی بێ ئەم بەشێکی حوتم بێ بە ئیزنی خۆی پەروەردگار ئەجرێکی هەرە گەورە بۆ ئەو دایک و باوکە دەنووسرێ و حکمەتی قوربانی پێشوازی منداڵە حوتم پێشوازی منداڵە یعنی ئەم منداڵە خوش کورانە بژێری تۆین ئەم حیوانەمان سەر بڕی ئەم ماڵی خەسوو خەزورە ماڵی باوکو دایکی کوڕەکە ماڵ باوکی دایکی خێزانەکەت دۆست و برادەرێک مامۆستایەکی مزگەوتەکەتان یەک دوو پیاوی بەڕێزی دراوسێتان خەڵکینە هەر هەمومان ئێمە داوەتی ئەم کاکە بچکۆلەین ئەم دادە بچکۆلەین کە ئێستا شیر دەخوا و ددانی نێونان ناخوا ئەم داوەتە هەمووی لەسەر شەرەفی ئەم کراوە منداڵ ئەوەندە بەڕێزە خوش کورانە بژێری دەکەین و ئەم خۆشێت پێبەخشیوین ئێمەش یارمەتی دەرو دراوسێ دەدەین یارمەتی هەژاران دەدەین و بەیەکەوە نانێکی جەماعی و خۆشحاڵی دەخۆین و شکرانی خوا دەکەین ئەوە حوتمە
کە سنەتێکی زۆر گەورەی ئیسلامە.